لە یەکێک لە بەهێزترین و پڕڕکابەریترین یاریەکانی خولی پلەیەکی کوردستان و لە کۆمەڵەی دووەم و لە هەفتەی 16 چوار قوڕنە و بازیان لەسەر یاریگەی دووەمیانی هەولێر و بەبێ ئامادەبوونی هاندەر بێگەیشتن. هەروەک چاوەڕوان دەکرا یاریەکە بە بەهێزیەوە دەستی پێکرد لە خولەکی پێنج و لە بێ ئاگایی بەرگریکارانی بازیان بە ئەسیستی هاوڕێ جەلال گەیلان بورهان چوار قوڕنەی پێشەنجی پێشخست. دوای تێپەڕبوونی کەمتر لە سێ خولەک ڕەوەند بەهادین توانی بە لێدانی ڕاستەخۆ ئەنجامەکە بۆ بازیان یەکسان بکاتەوە. لە خولەکی حەفدا ساڵح جمعە درزی خستە نێو هێڵی بەرگری بازیان و بە ئەسیستی سەفەر سلێمان گۆڵی دووەم و پێشکەوتنی چوار قوڕنەی تۆمار کرد. لە خولەکی 32 سامان شێرزاد لە بەرزکردنەوەیەکی نایابی ڕەوەندەوە گۆڵی دووەم و یەکسانی بۆ بازیان تۆمار کرد. هەردوویانە هەوڵی گۆڵی زیاتریان دەدا بەڵام نیوە یەکەم بە یەکسانی و بە دوو گۆڵ بۆ هەر لایەکیان بە کۆتا هات. لە نیوەی دۆم هەردوویانە بە هەستیاریەوە مامەڵەیان لەگەڵ یاریەکە دەکرد چکە شکست زەرەری زۆری لێدەدان و ئەرچی گەیشتن بە نایابی قوڕستر دەکردن. بە تایبەت بازیان لە حاڵەتی شکستی هیچ هیوایەکی بۆ گەیشتن بە نایاب نەدەما. دوای ئاڵوگۆڕکردنی چەند هێرشێک لە خولە 85 ناوبژوان کارتی زەردی دۆمی بەڕووی یعقوب ئەیوب لایانی چوار قوڕنە بەرز کردەوە بە کارتی سوور کردیە دەرەوە. بازیان سوودی لە کەمی ڕێژەی یارزانانی چوار قوڕنە وەرگرت و لە خولەکی نەوەت مەڕوان جەواد گۆڵی سێم و پێشکەوتنی بۆیان نەشین پۆشەکە تۆمار کرد. لە 22 هێرشی یاریەکە عەلی عەدنان ئەنجامەکەی بۆ چوار قوڕنە یەکسان کردەوە و گۆڵی سێمی تۆمار کرد و خۆشی و شادی خستە نێو دڵی هاندەرانی. یاریەکەش بەم ئەنجامە بە کۆتا هات. یارێکی قورس بوو چکە هاتوو دەری یاریگای خۆمان کە لەناو هاندارانی خۆماندا بە بەڕاستی دەماتوانێت بە ئاسانی سێ خاڵەکە بەدەستبێنین بەڵام دووریمان لە هاندەر و ئەو هاندەرە بێ شومارێکە بۆ خۆتان بینیوە لە یاریەکانی ڕابردوو دوور بووین لەوانە تقریبا بەبێ هاندەر یعنی ڕۆیەتێکی وان نەبوو. هۆکاری یەکسانبوونەکەشمان تەنها ئەوە بوو کە لە هاندەر دوور بووین. ئەگەر لەناو هاندەری خۆمان باینە بە دڵنیا دەماتوانین بە جیاوازی 2 گۆڵ بۆ 3 گۆڵ کۆتایی بە یاریەکە بێنین. ڕاستە ئێمە دوو خەڵمان لە دەستدا دەمانتوانی بەڵام جێمی یەکەم ئاسمان باش نەبوو وەک پێویست نەبوو یاریزانەکانم نەختێمان دووبینیان پێوە دیارێت جێمی دوان توانیمان کۆنتترۆلی یاریگا بکەین بە شێوازێکی جوان تۆ بسڕۆین لە یاریگا تا توانیمان گۆڵ یەکسان بوون و گۆڵی سێمش بکەین. خۆتان بینتان لە 2 ساتەکان ئەمەش تۆپێنە حالی وایە تەعادولی تایە خەسارەی تایفەز ئینسان دەبێت بۆ شتانە قەناعەتی هەبێت. بەم شێوەیە چوار قوڕنە بە کۆکردنەوەی 33 خاڵ لە پێشەنجی کۆمەڵەکەی مایەوە و جیاوازی خاڵەکانی لەگەڵ خانەقینی دووەم بۆ تەنها خاڵێک بازیانیش بە 28 خاڵ لە خانەی چوارەم مایەوە. تەنها 2 هەفتە لە یاریەکان ماوە و یەک گیانە لەم کۆمەڵەیە دەگاتە نایاب. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پێیام، هەولێر.